بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە هەموو پێنجشەمانە کاتژمێر چواریەوارە لەگەڵ تارە بۆ پێشکەشکردنی هەڵقێکی بەرنامەی دوانگەی خەڵک بەڕێزان تەوەری بەرنامەی ئەمڕۆمان دەپرسین ئایا حکوومەت دەتوانێت گرفتی هاوڵاتیان چارەسەر بکات ڕۆژ بە ڕۆژ کێشە و گرفتەکانی هاوڵاتیان ڕوو لە زیادبوونە ئەوەی جێگەی سەرنجە تا ئێستاش چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە و هەوڵێکی جدی لەلایەن حکوومەتەوە نییە بۆ چارەسەرکردنی قەیرانی کەمی خزمەتگوزاری و قەیرانی دارایی و سیاسی و کۆمەڵایەتی کە زیاتر لە هەموو کات کاریگەری نێرێنیان لەسەر هاوڵاتیان دروست کردووە و ژیان و گوزەرانیان لەم بەترسی برسێتی و زیاتر بەسێتی زیاتر و قەیرانی گەورەتردایە بەڕێزان دەپرسین ئایا حکوومەت دەتوانێت گرفتی هاوڵاتیان چارەسەر بکات ئەمە تەوەری بەرنامەی ئەمڕۆمانە دەمانەوێت بزانین هاوڵاتیان چی دەڵێن لەسەر ئەمە پێیان وایە کە حکوومەت دەتوانێت گرفتەکانی ئەوان چارەسەر بکات کێشەکانی ئەوان چارەسەر بکات وەکو باسمان کرد کە لە ئێستادا قەیرانێکی دارایی سیاسی ئابووری کۆمەڵایەتی کەمی خزمەتگوزاری هەیە کە کاریگەری زۆری لەسەر هاوڵاتیان دروست کردووە بۆتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان ژیان و گوزەرانێکی ناخۆشیان هەبێت لە وەڵامی ئەم پرسیارماندا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئايات حامی دەڵێت کام حکومت مەبەستت کام حکومەتە باشترین چارەسەر گۆڕینی ئەم دەم و چاوانەیە بۆ کەسانی شیاو جیهاد عەبدوڕەحمان دەڵێت بەهۆی سیاسەتی پڕگەندەڵی نەوت ئایندەی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیدایە ئەمە بە شێوازی گشتی ڕێی هاوڵاتیانە پێیان وایە کە بەهۆی سیاسەتە چەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێستا وەزع و دۆخی هاوڵاتیان ئاوایە ژیانێکی پڕکێشە و پڕقەیران و پرگرفتیان هەیە کە زیاتر لە هەموو کات کاریگەری زیاتری لەسەر داناون ئێستا دەبینین وەرزیستانە کەمی سوتەمەنی گرفتێکی گەورەتری بۆ هاوڵاتیان دروست کردووە لە پاڵەمەدا نەبوونی کارەبا یەکێکی ترە لە گرفتە گەورەکان یەکێکی ترە لە کێشە گەورەکان کە بەڕووی هاوڵاتیانی گرتووە لێرەدا پرسیار ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چارەسەری گرفتەکانی هاوڵاتیان بکات بەشێک پێی وایە کە دەتوانێت بەڵام خۆی نایکات بەشێکی دیکە پێی وایە کە حکوومەت خۆی قەیرانەکانی دروست کردو خۆی کێشەکانی دروست کردو خۆی گرفتەکانی دروست کردو بۆیە چارەسەری ناکات هەندێکی دیکەش پێیان وایە کە ئەم حکوومەتی ئێستا ناتوانێت چارەسەری ئەم گرفتارە بکات هەر بۆیەش ئێمە دوولایانی سەرەکی وەک بزوتنەوەی گۆڕانی کۆمەڵی ئیسلامی دەبینین کە باز لە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دەکەن ئامینەمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو ئامینە خانمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو ئامینە خان عەلەیکوم السەلام ورحمەتوڵڵاه زۆر سوپاس دەکەم ئامینە خان ئامینە خان پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چارەسەری گرفتەکانی هاوڵاتیان بکات ئامینە خان نەخێر بەڵێ ئەم حکوومەتە هەتا ئێستا چی کرد و هەر چاوەڕێی ئەوەی بووکە ناتوانێت حکوومەتە چارەسەر کە تاقی کرانەوانە 26 ساڵە تاقیەکرێن هەچێک بەڵێن تاقی بکرێنەوە هەموو شتە باشترین بەڵکە تاقیکردنەوەیە بەڵێ پێت وایە هۆکاری چییە بۆ ناتوانێت گۆڕانکاری بکات بۆ ناتوانێت گرفتی هاوڵاتیان چارەسەر بکات هۆکار ئەوەی خۆی ناوێ بەڕێز دەکەم خۆی ناوێ نەخت بە کولفەیەکوێت ئەکرێ خۆ پارە هەیە خۆ بەس خۆی ناوێ نەپارە هەیە ئەشتوانن بکەن ئەگەر بیان بەس خۆیان نایەنەوێت یعنی تێرخواردن یعنی ئەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و مسلمان ئەگەر دوور شیوی هەبوو ئەڵێ خۆزگە ئەبوو بەستێ ئەگەر یەک شیو بێ خۆزگا بێ ئەمە تازە دڵ نەبێت شتێریان ناکە بەڵێ ئەمە تاسەی تەواو بە خەڵکی ئەوە نایە بەڵام خەڵک مستحقە کە واجب بکات چونکە ئێستاش لە دەوروبەرمان لێتی کە ئەڵێ وانوانە پێیان ناخۆشە و بەگشت هاتن کە باس ئەم حیزب دەسەڵاتداران خۆ دەستیان خۆش بەس ئەوانە وانە فەقیرە بەڵکی زۆر باشە ئامینە خان ئێستا تەلەفۆنی کردبووی ناسەی گۆڵە دەنگ بە پارتیە و ژیانێ من دەنگێ بۆ ئەو ژیانێ یعنی داگرانی خۆیان وانی زۆر باشە ئامینە خان پێت وایە ئێستا وەرزیستانە جەناب دووەکو هاوڵاتیەک پێویستان بەچی ئێوە ئێجا پێویستمان بەچی نێ بەڵێ دەکەم نە کارەبایە نە بەرمیلێ نەوتێت پێت وایە کارەبا نەوت دابەش بکرێت بە شێوازێکی تەندروست بکرێت بە هاوڵاتیان لای دەبۆکە شتیاندانە لەسەر بەقەبە ئەوەشیان نابدێ ئێستا ناون خەڵقەوە زۆر باشە چارەسەری ئەمانە دەکرێت حکوومەت دەتوانێت چارەسەری ئەمانە بکات کورە ئەی بۆ ناتوانێت خۆوان نەبێ کارەباییان هەیە نەبێ نەوتیان هەیە نەبێ ئاویان هەیە هیچ شتێک ئەوەندە هیچ شتێکیان کەم یعنی خۆیان ناخەنە جێ خەڵق بزانە خەڵق چۆن نەژی
عمري كوري خطر الشرب الشرب بخوي بكولا نقانا أقرع بكل بخشتي بدر بمالان أو لكيو إيمان لكيو أي وقت أسفل كي ستني أسفكب كي مدبر في السيارة من رجع قيامتها باش ما تيجي جوابي إخواني نواني بەڵێ سپاس بۆ ئامینە خان سپاس بۆ پەیوەندیەکەت ئامینە خان کاک شاڵامان لەگەڵە لە سەی سادقە و کاک شاڵام کاتت باش پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چارەسەرکی گرفتی هاوڵاتیەکان بکات ئەم کاتە بازەڕەزم زۆر سپاس دوورە تەوەرەگەر لە سەرسی بوو کاک شاڵا پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چارەسەری گرفتی هاوڵاتیەکان بکات هاوڵاتیانی خۆی بکات ئەڵی بەڕێزەمە و پرسیارە زۆر زۆر کوانێت هەر چارەسەری نییە حکومەت کوا ماوە نە کارەبایە نە ئاوەیە نە پارەیە نە موچەیە هیچ مامەسەری تۆ نەماوە وەڵا باشتر وایە ئەم دەموچاوانە ئەم کوسیانە دەیبێنێتەوە کاک شاڵا چارەسەر چییە گرفتی ئێستای هاوڵاتیان دەبێت چۆن چارەسەر بکرێت دەبێت کێ چارەسەری بکات چارەسەرەوەی ئەمانە ناچن کۆمەڵە دەموچاوی تازە بێت بدایمە چارەسەر بێت بۆ گرفتەکانی هاوڵاتیان هیچی پێ چارەسەر نەکرا و تەنانەت ناوماڵی خۆشیان کە چارەسەر ناکرێت نەخوازە کوردستان زۆر باشە گۆڕینی دەموچاوەکان پێ دوایە بتوانێت چارەسەری گرفتی هاوڵاتیان بکات چی پێوە هیچ ماوەتەری تۆ نەماوە پێوایەتی وەڵا هیچیان پێ ناکرێت هەر جێ بێڵەوەتەوە بەڵێ سپاس بۆ کاک شاڵاو سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شاڵاو باسی لەوە کرد کە حکوومەت نییە ئیتر چۆن دەتوانێت چارەسەری قەیرانەکانی وەکەمی خزمەتگوزاری و موچە و سیاسی و کۆمەڵایەتی بکات ناتوانێت چارەسەری ئەمانە بکات ئامینە خان ڕایگەیاند ئەم حکوومەتە 26 ساڵە نەتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکات هەردووکیان باسییان لەوە کرد کە بێت دەموچاوەکان بگۆڕن کەسی تر بێتە سەر حکوم بۆی کە بتوانێت چارەسەری گرفتی هاوڵاتیان بکات و باشتر لە هاوڵاتیان تێبگات کاک شاخەوانمان لەگەڵ سلێمانیەوە کاک شاخەوانم کاتت باش هەموو کاتت باش بەڕێزم دەستخۆشی لێکەم وەڵا جارێ من پێم خۆشەوە دەستەواژەی حکوومەت هەر بەکارمێن لەبەرەوە ئێستا لە وڵاتی ئێمە شتێک نەماوە بە ناوی حکوومەتەوە ئەوەی کە ئەم وڵاتی ئێمە بەڕێوە بە کۆمەڵێ مافیاگەران کە سامانی سەرژەوی و سەرزەوی و ژێرزەوی ئەبن بەڵام ئەوەی کە جێگای گلەی ئێمە لە ئێوەی بەڕێز لە سەرکردەکانی لایەنی معارەزە وەکو مامۆستا عەلی باکیر گۆڕان یەکگرتو بەڕاستی ئەمان هیچ کە نادێت لە شوێنە گەرمەکانی خۆیان و لە کەناڵەکانەوە قسە بکەن ئەوان ئەبێ بێنە سەر شەقام و پێش جەماوەتکەوە ناکرێ بەڕاستی ئەم وڵاتەی ئێمە نقمی گەنجەڵی بوو ئەم وڵاتەی ئێمە موچە نییە نەود نییە ئەگەر دانیش ببڕێڵێن وەڵایی غرامەتەکەن ئەی باشە ئەم وڵاتی ئێمە چی بکە ئەو خەڵک میلەتە چی بکە زۆر باش کاک شاخەوان چارەسەری ئەمانە بەچی دەکرێت هیچ کە قبوڵ مەکەن لە سەرکردەکانی بەڕێستانەوە تا هێتا سەرکردەکانی دەسەڵات بۆ ئەوەی هیچ کە ئەم میلەتە بە ئاقالێکی خراپە نەچێ مستواسا دەکەن بەڵێ سپاس بۆ کاک شاخەوان سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ کاک شاخەوان باسی لەوە کرد کە نابێت ئەمە لەلایەن هاوڵاتیانەوە قبول بکرێت کە ئێستا قەیرانی ئابووری و دارایی و سیاسی و هەروە سوتەمانی نییەوە بوو باسی زۆر گرفتی دیکەی کرد کە نابێت لە هیچ حیزبێک لە هیچ کەسێک ئەمانە قبول بکرێت بەڕێزان شوان دێگەڵی دەڵێت ئەگەر بیانەوێت بە 1 سعات هەموو شتێک چارەسەر دەکەن بەڵام نایکەن یعنی ئەمە چی وای کردووە لەم هاوڵاتیە کەوا بڵێت کە پێی وای بێت حکومەت دەتوانێت بە 1 سعات چارەسەری بکات بەڵام خۆی نایکات کاک ڕێبوارمان لەگەڵە لە پیرەمەگرونەوە کاک ڕێبوار ئەم کاتت باش ئەم کاتەش باش بەڕێزی وڵایی حکومەت نەک چارەسەری ناکات بەڵکو چێژەکان زیاد دەکات کاری چی ینی حکومەت لەمە چی ئیسفادەیەکات خەڵکەکە خراپترە لە حکومەت ئەمە یەک دووهەم بەڕاستی ئێستاش ئەم لەنگری ئەم حیزبانە کە دەڵی خراپە حکومەتەوە ینی هەروەتە پێ ناچێشم بە دەریکا ئەنجا یەک شتێشم لێوە دەوێت حەز دەکەم ڕاپۆرتێک لە سەر خەڵخانەی پیرەمەگرون بکەن بە 5,000 نەفوسی تێدا هەفتەی یەک ڕۆژ سۆنەر هەیە سۆنەرەکەش هینە بۆ 8 کەسە دەبێت بە بەتانی بزانن جا سۆنەر بۆ دەکەن ژینا سۆنەر نی ئەوا بەبێ خۆت بچی وڵی شەبەکەی ناخۆشمان نیە ئەگەر لەسەرەوە ڕاپۆرتێکیان هەبوو یا مەمنون بووی هەموو شوێنەکەیەکی نەحەیەک قەزا لە محافظەی سلێمانیدا من گلەیشم لە یەکێتی نەک لە حکومەت سپاس بۆ کاک ڕێبوار سپاس بۆ پەیوەندیەکە کاک ڕێبوار من دڵنیام هاوکارانم گوێویستی دەنگی جەنابتن گوێویستی داواکاریەکانی جەنابتن بۆ هیوایە بتوانن کاری پێویستان بۆ بکەن محەممەدمان لەگەڵ لە پێنجێنەوە فەرموو کاک محەممەد سپاس دەکەم ئەلو کاک محەممەد فەرموو بژیت
براکەم ئێمە ئەگەر خۆمان لەناو خۆمانە باش بین ئەگەرەک و یەکگرتوو بووین ئەوە بەسەر هەموو مشکلێک ئازا دەبین هیچ شتێکیش تا سەر نییە ئەگەرەک و ئینسان سەبری بێت ئەمە یەک دووەمین جاری ئەمە ئەگەرەک و سێریکە شیعە و سونێ لەگەڵێکا چ شەڕێکیان کرد کە هاتە بەرامبەر کورد هەردووکیان بوون بە یەکێک ئێمە سەفاری هەبێت لەناو خۆمانە کارێک نەکەین لە میدیاکان ئەنی کاک محەممەد جەنابەت پێت وایە دەبێت ئاشتەوایی هەبێت ئەنجا دەتوانین سەرکەوین بەسەر کێشە و گرفت و قەیرانەکاندا ئاشتەوایی زەرورە بۆ ئێستا دەتوانێت گرفتی هاوڵاتیان چارەسەر بکات بە تاکیدی خوا شارمەتیدە دەبێت ئەگەر ئێمە سوکری خوا نەکەین و هەر لۆمە یەکتری بکەین گرفتەکانمان هەر زیاد کات و بەرەو چارەسەر ناڕوات بەڕاستی زۆر باشە کاک محەممەد وەڵامی تۆ چێ بۆ پرسیارە ئێمە کە بۆ تەوەری بەرنامەکەمان کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چارەسەری گرفتی هاوڵاتیان بکات بەڕاستی لەم حاڵەتە بەم شێوە نەوەڵا بەڕێی من ها من وەختیاڵم نەوەڵا بەڕێی من کاک محەممەد جەنابەت دانیشتووی قەزای پێنجوێنی بێگومان ناوچەیەکی ساردا ناوچەیەکی کوێستانی و ساردا لە ئێستادا پێداویستیەوە چییە ئێوە دەبێت چیتان بۆ بکرێت وەڵاهی ئەزانی چۆنە ئەگەرەک و حکوومەت بەڕاستی ڕاستکا لەگەڵ ئێمە ئەگەرەک و بۆ خۆی و بۆ دەسەڵات هەوڵ نەدات ئەوە یعنی چارەسەرە بێ وردە کێشەکان کونفەیەکون ناگێت بەڵام ئەگەرەک و هەوڵ بدات لەمە دوا ئەوەی چوو ئەوەی کە تێپەر بوو بەڵام خەڵکیش دەستی بەخۆیەوە بێت لە کارەبا مثلا مەساعدێک هەیە لە مەساعدێک هەیە زیادە ڕەوی نەکات حاڵەکە ئەوەیە پێت خۆش بێت پێت ناخۆش بێت هاتۆتە ڕێگەمان هەر لۆمە یەکتری بکەین و هەر گلەی لە یەکتری بکەین و هەر بۆ بەدوای کەم و کورتی یەکتریان بگەڕێن بەڕاستی چارەسەر ناگێت بەڵێ سوپاس بۆ کاک محەممەد سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە پێنجێنەوە لەگەڵمانە بووی بەڵێ بەرەزان هاوڵاتیان بە شێوازێک لە شێوازەکان بێ هیوایی و بێ ئومێدیان پێوە دیارە و هەندێکیان باز لەوە دەگەن کە دەبێت ئاشتەوایی سیاسی پارێزرێت بۆی کە بتوانین زاڵ بن بەسەر کێشە و گرفتەکاندا و کێشە و گرفتەکان چارەسەر بکەین کاک محەممەد لە پێنجێنەوە وتی کە دەبێت ئێمە یەکگرتوو بین ئەو کات دەتوانین کێشە و گرفتەکان چارەسەر بکەین لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پام تیڤی تەوەری بەرنامە دیاریکراوەوەش دەتوان لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە پەیوەندیمان یاخود لە ڕێگەی کۆمنتەکانەوە بەشدار بن لەگەڵمانە و لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانێک کە لەسەر شاشەوە پەیوەندیمان پێ بکەن پێکەوە گفتگویەک بکەین لەسەر ئەم کێشە و گرفتانی کە ئێستا هەیە پێتان وایە حکوومەت دەتوانێت چارەسەری بکات لە وەڵامی ئەم پرسیارماندا ئانیاشوانی دەڵێت ئەتوانێت بەڵام چارەسەری ناکات دایکی دیدەنمان لەگەڵا لە پیرەمەگرونەوە فەرموو دایکی دیدەن داکی دیدەن ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس بکەی بێ باشی گەم لە سەودی جەناب بێ فەرموو بەڵێ السلام علیکم عەلەیکم السلام ورحمة الله والله بالنسبة تەوەرەکەیەوە نەکارەبا هەیە نەموچە هەیە خەڵک هیچ ئومێدێکی نییە ئومێدی چی تۆ ئومێدت بە چی هەبێ بە حیزب بە یەک سەرۆکیان و یەک ماڵە هینیش فەقیر و هەژاری بەسەرەکەنەوانەیە هەتاکو ئێستا خەم خۆری فەقیر و هەژاری بن بەڵێ دایکی دیدەن بەڵێ دایکی دیدەن لە ئێستادا تۆ پێویستت بە چیە گرفتەکانی تۆ چێ پێت وایە حکوومەت دەتوانێت گرفتەکانی تۆ چارەسەر بکات فۆڕەندا گرفتی چی بە ناوشکریناڵ نەوەڵڵا ئەوان ئیشی خۆیان پێمەی سەر ناکرێ ئەوان لەناو خۆیان ڕێناکەون تۆ چ شایەنێک پێیان هەبێگەر هەر خوای گەورە بەیزنی خوای گەورە لە ناویان بەری بۆ خۆیان خوای ئەو فەقیر و هەژارەی دایکی دیدەن هەموو حکوومەتێک کارەبار نەبوو کە بە ناشکریناڵم چی دڵێکت بە حیزب خۆش بێ بەڵێ سوپاس بۆ دایکی دیدەن سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەدمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک محەممەد سەلامەتی تەوەری بەرنامەکەتان ئایا حکوومەت توانێت چارەسەریکا بەڵێ دەتوانێت چارەسەریکا بڵێ بەڵێ
ئەو مەرجەشەوەیەکە هەموو داهاتی ئەمریکا بینە کوردستان و پەلەوانەی خۆشنەوەکە واروە مەسەلەی کوردیە لەگەڵ یعنی وێرە دێ هەموو دنیا لە سیستەم مەریخی بەس کورد لەسەر زەی دەمێت سکانە دوا کردووە سەلامەتی دەست خۆشی بەڵێ سوپاس بۆ کاک محەممەد دەنگی کاک محەممەد بە باشی ناگەشتە من ببوورە کاک محەممەد سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێبازمان لەگەڵە لەو لێرە فەرم کاک ڕێباز کاک ڕێبازم کاتت باش الو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس دەکەم. حکومەتێکی بەڕاستی حکومەتێکی زۆر خێرمانەیە دەڵێ حکومەتی ئێمە حکومەتی هەرێم دەڵێ حکومەتی بەغدا سزای خەلکی دەدا سزای خەلکی هەرێمی کوردستان ئەدا بەڵام حکومەتی هەرێم لە 2014 نەوت ئەفرۆشێت معاشی خەڵک نادا ئایا سزادانی خەڵکی نەبوو خۆی لە بیرمان نەچۆ کاکە نەوتی کەرکووکیان فرۆش نەوتی کوردستانیان فرۆش بە داهاتە سنووریەکانەوە 2014 15 16 17 خۆشە سزای خەڵکیانەدا ئیتر بۆ لۆمەی خەڵکی دیکاکەن من داوا لە نێسیرەکەم بێ خەڵکم بخوژێ داوا لە نێسیر قوبات دەکەم کیمیایان چۆن سەدا حوسێن کیمیا بەسەر خەڵکی کوردستان نەکرد داوایان یەکەم دێت کیمیا بەسەر خەڵکی کوردستانەکە بەس ئەومان ماوە کاکە وەڵی بردنەکەمان پێ خۆشە بەڕاستی وەک مامۆستای حەزەکەم لەو ژیان نەژەم بمرم بەڕاستی تەمەنای مردنەکەم ئەوکەی ژیانە نە نەوێت نە کارەبا نە ئاو نە کاسبی نە هیچ ئەوە چیەوە کاک ڕێباز هەر حکومەتێک بە باوکی میلەت خەڵک کاکە زانیەوە خەڵکتان گەشتان سۆ پێیان بۆ ماوە تەعلیباتیرەوەیە بەڵێ کاک ڕێباز حکومەت بە باوکی میلەت ناو دەبرێت پێ دوایە ئەم حکومەتە باوکێکی باش بوو بێت باوکایەتی چی باوکایەتی چی کاکەوە زیندە بەساڵکردنی خەڵکە من بە حکومەتە لەم تۆ خەڵک زیندە بەساڵ ئەکەی کاکە ئێمە بە زیندوی مردین وا بە زیندوی مردین کاکە وا بە زیندوی مردین داوا لە نێچیرەکەم باوان بە دەسەڵاتداریا بێ خەڵک بوژن داوا لە نێچیر کاک بەخۆی دەکەم بعدە کیمابارانی خەڵکی کوردستان خەڵک بوژن کاکە داواتان لێکەم زۆر باش کاک ڕێباز چارەسەر چی ینی چارەسەر لای تۆیەکی هاوڵاتی کە ئەوە بێزاری بۆ ئێمەدی پێوە دیارە چارەسەر چێکی بە چارەسەری ئەم گرفتانە ئەزانی ئەوەکەی ژیانی خەڵکەوە کاکە مردین لە برسە نەنەوت نەکارەبا نەهی زۆر باشە کاک ڕێباز عالەمەوە مرد لە برسە داوا لە نێچیر لە زۆر باشە کاک ڕێباز بارانی خەڵکی کوردستان تێکداری ماکوشن ئاوا خۆشترە کاکە وەڵا ئاوا خۆشترە وەرە بابێن بەناو خەڵکە بزانە خەڵک معاناتی چییە خەڵکی ئەو لێ ترسە ناتوانێت ئێستێ کاکە هەر سلێمانی مخەت لاولێرەوە قسەیەکەم ئەوەکەی ژیانەوە خۆیان قبوڵەکەن ژیانانەوە بێ ئێمە مامۆستایەتنە سەفۆ نازێ ئاگامان لە تەلەبەکان بێن ئاگامان لە گیفانی خۆمان مدیار لە گیفانمان نییە ئەوەکەی ژیانەوە برا داواتان لەگەڵ کیمابارانی خەڵک کوردستان کە خەڵک یەکداری بگوژن برا چیتان لە سەدا حوسێن کەمترە وەڵای سەدا حوسێن عەبادی لێوە پیاوترە زۆر باشە کاک ڕێباز زۆر باشە کاک ڕێباز چارەسەر چییە؟ بەڵێ سوپاس بۆ کاک ڕێباز پێمە بێت کاک ڕێباز بە زۆر بەدڵێکی گەرمەوە قسەیە کرد بێگومان ئەمە کاریگەری هەموو ئەو سیاسەتە چەوت و غەڵەتانەی حکومەتی هەرێمی کوردستانە کە لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا پەیڕەوی کردووە ئەمە دەرەنجامەکەیەتی کە هاوڵاتێک دەڵێت من حەزەکەم بمرم ئێستا ئەمەکەی ژیانە ئەمەکەی گوزرانە یعنی بەڕاستی هاوڵاتیە بگاتە ئەو قەناعەتی کەوای لێبێت ئەبێت ئەم حکومەتە چ دڵێکی پێخۆش بکرێت بڵێ ئەردەڵان عەبدوڵڵا دەڵێت من پێم وایە هەتاکو ئەم سەرکردانە ئێستا هەتاکو ئەم سەرکردانی ئێستا دەستگیر نەکرێن هەرگیز کورد ناکات بە هیچ شتێک و ژێردەستەی بە ژێردەستەی دەمێنێتەوە ئەمە ڕێی هاوڵاتیانە بنەر محەممەد دەڵێم پێم وایە دەتوانێت چارەسەر بکات بەڵام نایکات چونکە هیچ لە ژیانی خۆیان نەگۆڕاوە هەروکو پاشا ئاژین شەو بۆ فەرهاد دەڵێت حکومەت خۆی گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە ئیتر لەکوێ چارەسەری دەکات ئەمە شتێکی تر لەو بۆچوونانە کە دەوترێت حکومەتی هەرێمی کوردستان بە مەبەست سزای خەڵکی هەرێمی کوردستان دەدات و خۆی گرفت و قەیرانی بۆ دروست کردووە ئیتر خۆی هەر خۆشی دەتوانێت چارەسەری بکات ئەگەر خۆی دروستی کرد بێت چارەسەری ناکات کاک مەریوانمان لەگەڵ لە شارە زۆر فەرموو کاک مەریوان باشی بەڕێزم زۆر سوپاس دەکەم کاک مەریوان دەستخۆشتانێکم بۆ تەوەرگە کاکی گیان مەسەلەی ئەوەی کە حکومەت چارەسەری ئەم دوو خەڵکە هەم نەیویستوە لە سوورەتاوە کە هاتووە نەیویستوە ئەمانە بریکا زەنگ تۆنام
كيف بترتبون منها يما تقريبا فيش لا فنشي دستنا فريوا هي منطقه بس طالما كسيك انسان شيء شاوري شيء الى كسيك مشروع بوجدان كاوكش حموش شاوري شيء لم دورك انا من تكلم شاوري شيء اما انا يعني سجن معوني كنت راضي من السيف جينا ماشي امانه تنخا يعني خلط تنخا شيء دستي امان دي بتماي شاكاجين هيك شاكاجين ناكر فصل كيش كل شاكاجين بدنا يستعملون منا على دعوات يوم تبعت دعواتكم باتشير على مغنواي قيران هي ما تنشي اما خمس دول دي خمس دول هذه منطقه سپاس بۆ کاک مەریوان سپاس بۆ تۆ کاک مەریوان ببوورە هەرۆنم دەرفەتە بوو کاک سامانمان لەگەڵا لە کەمپی سوودا شۆفەرم کاک سامان کاک سامانم کاتت باش زۆر سپاس کاک سامان گەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکە ئەگەر تەلەڤیزیۆنت لە کزی بکەی بۆ باش بەڵێ فەرموو کاک سامان پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چارەسەری گرفتەکان بکات والله چارەسەر چی بکە ئەوان کێشەکان ناخۆیان چارەسەر بکەن دوای ئێمە خەڵکی دووس قورماتووین ئاوا فرۆشەکان لەوێ ئەیسا حتا یەک مەسوولێک نەهاتە بەناوان بەڵێ کاکە ئێوە شتێک هەموو بکرێ هیچ خۆیزە پارە و شمان ناوێت مەخواوە بەس هەرەوەنە بەهاتیان بیان تای کاکە ئاواتان لێ هاتووە بەڵێ کاک سامان چارەسەر چیە دەبێت چۆن چارەسەریمانە بکرێ وڵای چارەسەر دەبێت حکوومەت بگۆڕێ وەکە حکوومەت ئامە بەڵێ دو حزب دەسەڵات دو حزبی دەسەڵات دەست یافتە سەر ئەم هەرێمی کوردستان دانێکیان بۆ ئێران ئیشەکە وەکی تریان بۆ تورکیا ئیشەکای ترە مەکەی حکوومەت بەڵێ بەڵێ سوپاس بۆ کاک سامان سوپاس بۆ پێوەدەگەت بوورە کاک سامان هەرۆنم دەرفەتە بوو کاک گوریامان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو کاک گوریا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله حكومة نما بناوي حكومة والله. حكومة نما شو كان خايف أصابها بشي فلوسها. ده أمانة نزل حكومراني بأمانة ناكري كاكا. أمانة بدأت جاي بكرة كاكا. زۆر باش کاک گوریا چارەسەر چییە؟ چۆن دەبێت چارەسەریم گرفتانە بکرێت ئەگەر حکوومەت نەتوانێت؟ حل السرق وزيرة. کاگوریا جان کاگوریا جان چارەسەر چییە کێ دەبێت چارەسەریم کێشە و گرفتانە بکات ئەگەر حکوومەت ناتوانێت تۆ بەڕێز وەک هاوڵاتێک پێ دوایە کە حکوومەت دی ئەی کێ چارەسەریم گرفتانە دەکات کێ بێ چارەسەریم گرفتانە بکات زۆر محاولە ماکرد لە حەفەی سوباتە بەڵێ حەفەی سوباتە زۆتی کاکە شي حزب كومال گۆڕانە زۆر محاولەی کرد يكون علمانية أوروبا زۆر محاولەی کرد بەس تێر بخۆن ئەچون ساڵەکانی زوو لە ساحەکەی بۆ نادبوو لە خارجەوە خەڵکێنا قەستەرزلەکانی پیشانیان لە ئەوروپا ئەیان بۆ وتێنەکان و بۆ خۆش و بۆ ڕاواتنیان ئەوی کاکە ئەمە کوردستانە دووبەیە ئەمە دووبەیە ئێستا چارەسەرەکەی بەد شەکە هیچ بۆ هەڵگری وەکو ساڵح علي عبد الصالح لذا بريت حليني ذا خيري شكا باني بيبي إسفادينية وكيف زور محاولة ما كنا قليا قاعد حافظ شباطة شواطة يلص شيدية قاعد بقول ما تيجي سلاحي تيجي لما لو حليني سپاس بۆ کاگوریا سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان کاک هەنگاومان لەگەڵا لە چۆمانەوە کاک هەنگاو کاتت باش کاک هەنگاو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله کاک هەنگاو پرسیارەکە لەسەر ئایا حکوومەت دەتوانێت گرفتی هاوڵاتیان چارەسەر بکات ئەمە ێونیە برای عەزیزم ئەوە 26 ساڵە ئێمە فەوتاین ناعەدالەتی کۆمەڵایەتی بەرامبەرمان دەکرێت لە بەینی هاوڵاتیان جیاوازی دەکرێت ئایا چۆن گرفت چارەسەر دەکرێت 26 ساڵ خوێنمان دەخۆن ئەوە ڕقبووین بەوزستانەی لەسەرمان برسی بووین معاش نییە چارەسەریی ئەم حکوومەتە پێویستە بگۆڕدرێت کە کاک نەوشیروان ویستی ئەم حکوومەتە بگۆڕیت کە تی دوژمنایەتیان دەکرد دەسەڵات هەتا ژیانی خۆی سپارد و ئەمرێ خوای کرد هەر دژایەتیان دەکرد چونکە لەسەر ڕاست و پاچی بوو کەسێک بوو دژی دیکتاتۆریەت و گەندەڵی نەعەدالەتی بوو ئەم دەسەڵاتش پێویستە بگۆڕدرێت دەسەڵاتێکی عەدالەت دروست بکرێت بێ فەرق و جیاوازی لە بەینی هاوڵاتیان. بەڵێ کاگوریا
باش کاگوریا ینی چاوەڕێی ئەم دەسەڵاتە بکەین پاش 26 ساڵ هەر دەمان کوشن دەمان تۆپتێنن ئایا ئەمانە پاش 26 ساڵ پیان چارەسەر دەکرێت نەوەڵا ئەگەر 4 ساڵ پیان چارەسەر نەکرێت دەبخدا پیان چارەسەر ناکرێت پێویستە بگۆڕدرێن دەسەڵاتێکی عەدالەت دوور لە دیکتاتۆریەت دووری لە گەندەڵی و بەڵێ سوپاس بۆ کاگوریا سوپاس بۆ پەیوەندیەکەت کاگوریا سوپاس بۆ تۆ کاک فوادمان لەگەڵ لە سەرچاوە فەرموو کاک فواد کاک فوادم کاتت باش باشی دای بەڕێزم زۆر سوپاس دەکەم حاڵت چۆنە باشێ زۆر سوپاس کاک فواد دەستخۆشی کەناڵەکەتان لێ دەکەم هیوادارم سەرکەوتوو بن زۆر سوپاس کاک فواد وەڵڵا بەرنامەکە لەسەر چێت خواگەر بۆ مەڵکەوە کارە کاک فواد ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چارەسەری گرفتی هاوڵاتیان بکات؟ ئەخێ باکێ چۆن گرت تازە بێ تازە کار لەکانان درازە بەڵێ هەنی پێ دوایان ناتوانێت کاک فواد وەڵڵی ناتوانێت دنیا بەنەوەی ناتوانێت هیچی ئەگەر دستنەوەی گۆڕانەگەر زەنا بکەن ئەی چارەسەر چییە کاک فواد؟ بەڵێ چارەسەر چییە؟ دەبێت چۆن چارەسەری ئەمانە بکرێت؟ وەڵی دەزانە سەرسی هەموو یەک لابنەوە هەموو کێکەوە کۆ بنەوە باشتر نە خەندا کێشە و مشاکل نە مەعاشێ نە هیچ خەڵک هەموو وەق بۆ دەفەرمان وەڵی وەتە نەفتم کریوە دەدیکان نەفتەکەم کریوە پێ دوای حکوومەت بتوانێت چارەسەری ئەو گرفتە بکات کە تۆ ئێستا هەتا کە نەبوونی سوتەمەنیە دەتوانێت چارەسەرمە بۆ بکات وەڵی نەوەڵا لەبەر هیچ چارەسەر ناکرێت هەمویان خوارد تازە سەری بکە بەڵێ کاک فواد سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ تۆ بەڵێ بەڕێزان ئەمە بەگشتی ڕێی هاوڵاتیان بوو کە بێئومێدێکی زۆریان پێوە دیارە ینی پێیان وایە کە حکوومەت شکستی هێناوە ئەگەر شکستیشی هێنابێت بەڵام هەر دەبێت چارەسەری ئەم گرفتانە بکات ئەیکێ دەبێت چارەسەری بکات ئەگەر حکوومەت دەتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکات ئەیکێ دەبێت چارەسەری بکات بڕیار ئیبراهیم دەڵێت بەڕای من گەورەترین ناڕاستی ڕۆژنامە نووسەکان ئەوەیە کە بەمەی ئێستا دەڵێن حکوومەت باوکی ڕۆمانمان لەگەڵ بازییانەوە فەرموو باوکی ڕۆمان ئەم کاتە باش براشی باشتر بۆ بەڕێز باوکی ڕۆمان دەستخۆشی تەوەرەکەیەکە ڕێزە خۆشەویستیمەیە بۆ سەردەم کارواندانی کەناڵی کۆمەڵ زۆر سپاس بەڕێزەکەم نەعەشە بلاقەت ناتوانێت گرفتی هاوڵاتیان چارەسەرکە وەکو نەشی دوانیەوە ناشوانە چارەسەریکە بەڵێ برای بەڕێزم ئەم حکوومەتە ئێمە شتێکەیە لە ژیانی مرۆڤایەتە پێوترێ بەڵا ئەمە بەڵانیە لە بەڵا خراپترە ڕۆژێک نێ و دوانیە بەڵا ساڵی چارە تووشی ئیسانە بێ ئەمە هەموو ساڵە تووشی ئادەمیزادە بێ حکوومەتی ئێمە بڵێ هۆکاری ئێمە چێتوانێت بێت چارەسەری ئێمە بکرێت وەزێکی زۆر خراپە گوزارەکە نەسایەم حکوومەتە شکست خواردەوە بەڵێ هیچ هاوڵاتێکی هەرێم نەم حکوومەتە ڕازی نییە زۆر بە دڵنیایەوە قسەیەکەم بەڵێ برای بەڕێزم حکوومەتی هەرێم نەتوانێت کارەبا بدا بە خەڵک نەتوانێت ئاودا بیکە نەتوانێت ڕێگاو باش دادا خزمەت گوزاری معاشی خەڵک گوایە حکوومەتی بۆچی ئێمە حکوومەتە لە خزمەتی هاوڵاتیە بێ چۆن هاوڵاتەکە لە خزمەتی ئەوانە بە حیزبەکانیشە بەڵام بەداخەوە زۆر خەڵکسان بەرامبەر خەڵکیەکەی لە کوردستان دەستخۆشی تەوەرەکە لێکە بەڵێ سپاس بۆ باوکی ڕۆمان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەدمان لەگەڵ پێنجەوە فەرموو کاک محەممەد ئەم کاتە باش باشتر بۆ بەڕێز کاک محەممەد زۆر سپاس زۆر سپاس وڵی دەستخۆشی بەرنامەکەتان لێگەم بەس بە قەنەعاتی من ئەم حکوومەتە چاکبوونی زۆر مەحاڵە چونکە لە کاتی ئاشتیا هەر ئەم خۆی خاوەنی حکوومەتەکە دەزانێ لە کاتی شاکەت خۆی بە خاوەنی نازانێ بۆ حکوومەت لەوە ناچێت من دەو قەنەعاتان بە هیچ شێوە چاکسازی بۆ ناکرێت چاکسازی بە یەکێکرێت کە ئیشکە بۆ خەڵکیش ئەمەی لە پێنجێن حقەتێ نەوتمان نییە یعنی زۆر باش کاک محەممەد زۆر باشە تەوەری بەرنامەکەش زۆر باشە دوو مانگە معاشم وە نەگرتووە کاک محەممەد حکوومەت دەتوانێت چارەسەری ئەوە بکات کە ئێستا جەنابەت باس کرد بتوانێت سوتەمەنی بۆ تۆدا بین بکات بتوانێت موچە بۆ تۆدا بین بکات ئێستا حکوومەت دەتوانێت ئەمانە بکات لەو قەنەعەتانیم بەڵێ پێ ناکرێت لەو قەنەعەتانیم چونکە تا ئیسێ بۆیان نەکرابێت ناکرێت لەموو جۆرنی کەس نازانێت داعاتی وڵاتە بۆ کوێچە کەس نازانێت خەریکی چین نازان ئەمانە مافیان ئەمانە چین نازان زۆر باش کاک محەممەد جەنابەت لە ناوچەیەکی کە ناوی ناوچە پێنجەوە هەمومان نەزانین ناوچەی پێنجوێن ناوچێکی ساردە پێ دوایە حکوومەت دەتوانێت چارەسەری گرفتی کەمی سوتەمەریتان بۆ بکات لەو بڕوان نیم بتوانێت بەڕێزم
بۆ بڕوانی بتوانێت چونکە ئەگەر حکومەت ئەوە نەکات ئێوە چی دەکەن ماوە بۆ زستان هەمووی هەژنەوە ڕۆژمان ناوە ئەگەر ئایسێ نەکرابێت لەموو لاژ ناکرێت چارەسەری ئەمانە چێگا محەممەد دەبێت چۆن چارەسەری ئەمانە بکرێت وەڵی چارەسەری ئەمانە بە حکومەت ناکرێت نازانم وەڵی نازان چی قەتێنەوت نییە لە هیچ دایکۆ نییە بەرمینەنەوت بە 5,000 200 پارەی کارەباوە بێتەوە ئەمە ژیان نییە 2 مانگ 3 مانگ مەعاش وەرنەگریت یعنی ئەمە حاڵ و گوزەران نییە بە قورئان ڕۆژی وا هەیە پارەمان پێ نییە بین بە مناڵەکانمان بۆ مەکتەب یعنی نازان سپاس بۆ کاک محەممەد لە پێنجێنەوە لەگەڵمانە بووی کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە پێنجێنی مینینەوە و کاک هەورامانمان لەگەڵە کاک هەورامانم کاتت باش السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بالنسبة لتوري برنامجك دكتور محمود أنا حكومة تواني شارع سري قلتيها الله يعني كان بالله أتواني شو كا خوي أم دوخي درس كلو خوي هم كيشو قربتاعي درس كلو بس كير ناسا بنظر من فهم خوي شارع سري كيشو غايش كا خوي أم كيشاني درس كلو بخلص أجر مثلا أكخوي درسينا كذبيه چۆن ناتوانە خۆشی چارەسەریکات زۆر باش کاک هەورەمان پێت وایە بۆ چارەسەری ناکات یاری ئەم هەموو گرفتەی کە هاوڵاتیانی هەراسان کردووە بە شێوازێک لە شێوازەکان کاریگەری نێرێنی و خراپی لەسەر ژیانیان داناوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری ئەم گرفتانە ناکات بەڵێ کاک هەورەمان بەڵێ کاک محەموود پرسیارەکەت کاک هەورەمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری ئەم گرفتانە ناکات کە ئێستا بەرەوکی هاوڵاتیانی گرتووە و کاریگەری نێرێنی لەسەر ژیانیان دروست کردووە والله ئەوە یعنی خەڵکەکە خۆی یعنی خەڵکەکە خۆی ملیاوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەوە تا 2 مانگە موچەنە درراوە یعنی خەڵکەکە حەشیز ناوە نازانم یعنی ئەمە یعنی تاکەی ئەم دوو موستەمە تاکەی ئێستا ئێمە لە ناوچەیەکی شاخاوی وەکو پێنجێنە ئەژین سوتەمەنی قەترە نییە لە ماڵمانە یعنی بەچی یعنی بە کارەباش کرێکارەبامان بۆیەوە ئێستا من لە دوکان کرێکارەبام وازەوە دەستا سەد دیاری کردووە یعنی ئەڵە 700,000 بواتەوە پێشە 100,000 بواتەوە یعنی من بەچی شوێنە دەتوانم کۆپارە بم کە نە حکومەت پارەم باتوە یا هیچ گرفتێکم بۆ چارەسەر ناکات بەڵێ سپاس بۆ کاک هەورەمان پێماوێت پەیوەندیەکان زیاتر لە قەزای پێنجێنە بۆەوەی کە پێنجێن ناوچەیەکی سارد و شاخاویە و زۆرترین سەرما لەوێ هەیە خۆشم خەڵکی پێنجێنم کاک سەلاحمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرم کاک سەلاح ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەم کاک سەلاح باشی برای بەڕێزەکەم زۆر سپاس دەکەم کاک سەلاح کاکە لەسەر تەوەری جەنابێت تەوەری بەرنامەکەتێک کەڵێ ئایا حکومەت دەتوانێت گرفتی هاوڵاتیان چارەسەر بکات بەڵێ بەڵێ قوربان من لەبارەی مرۆڤ توانم قسە بکەم کاک سەلاح لەبارەی مرۆڤەوە فەرموو کاک سەلاح فەرموو هەر گرفتێک کە توی هەراسان گربێت ئەتوانێت قسە لەسەر مەجموعەیەک سیارەی چیامان پێەیە بەڵێ چادرەکانمان تۆزێت بەرزە بەڵێ کە بەرزیش نییە بەس ئەوان پێڵم بەرزە ئەنی کەم ڕۆژ غراممان بۆ نەکەن حکومەتی چی حکومەتی بەس بۆ فەقیر و هەژار ئازایە زۆر باشە چەنەها برادری ترمان هەیە کە لەبەرێ واستەیەکی شتێکی هەیە یەک دنە غرامی بۆ ناکەن زۆر باشە کاک سەلاح پێت وایە ئەو غرامانە و ئەو سەرپێچیانی کە ئەوان تۆماریەکەن پێت وایە پارەکەی بگەڕێنێتەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و گرفتی هاوڵاتیانی پێ چارەسەر بکرێت ئەگەر گرفتی هاوڵاتیان و خزمەتکردنیان پێ چارەسەر کرێت زۆر باشە بەس ڕەنگە ئەگەر گرفتی هاوڵاتیانی پێ چارەسەر بکرێت جەنابیشت کێشەت نەبێ وایە من ئەڵێم هیچ گرفتی هاوڵاتیانی پێ چارەسەر ناکرێت کەس نازانێت پارە بۆ کوێ چێ بۆ کوێش بەڵێ بەڵێ سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەلاح سوپاس بۆ تۆ ڕسوول محەممەد دەڵێت نەخێر ئەو حکومەتە ئیفلاسی کردووە سۆران ئیسماعیل دەڵێت دوای 26 ساڵ کێشەی ئاو کارەبا پێ چارەسەر نەکراوە نابێت چاوەڕوانی هیچی تری لێ بکرێت ئەمە بە شێوازێک لە شێوازەکان ڕێی هاوڵاتیان و زۆر ناڕازین و بە شێوازێک قسە دەگەن کە ئەمەلیان نەما و پێیان وایە کە حکومەت ناتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکات عەبدولحەمید دەڵێت نەخێر بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەو حکومەتە چونکە هیچ داهاتێکی دیاری نییە خالید نزارەی دەڵێت نەخێر بەم دەموچاوانی ئێستاوە هیچ گۆڕانکاریەک ناکرێت زەیتون سەمەد دەڵێت ئەگەر بەرژەوەندی خۆیان بێت بێگومان بەڵێ دەتوانن چارەسەری بکەن سارا علی دەڵێت هەموو کێشەکان یەک چارەسەری هەیە بەڵام نایانەوێت چارەسەری ئەم کێشانە بکەن کاک فەرمانمان لەگەڵ لە پێنجێنەوە فەرموو کاک فەرمان ئەلۆ کاک فەرمانم کاتت باش ئەم کاتە باش قوربان زۆر سپاس دەکەم فەرموو ئەم کاتەی جەنابە باش قوربان زۆر سپاس فەرموو کاک فەرمان کاکێک گیان بەێناڵم
كيسي 2014 ملا بينجونا تا حكومتي الأخير صالح سيبل من دولة معمولة قري إساكي حكومتي هدمي كردستان مبدأ بروشي أما حيث سودمان إن دولة دورو جانا هزار تنكر نوت وغاز السورية موعد أشياء يلون وكتزنا زانا وقفاني كيش مدى معايا وكويا وكوما الإسلام بلوشنا يقولان دول بدلا داشون يجناكم لسر أم عاكي وقول شوية وشيلي وفاركي وقفاني كيش کاک فرمان ئەو تەکەڕەکانی کە جەناب بەسێک لە سنوورەکەیەوە دەڕات تۆ هاوڵاتێک پێت وایە بۆچی داهاتەکەی لە گرفت و کێشەکانی جەناب تا چارەسەر ناکرێت ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەتیش کەشت کەس بکەی بۆی باشی گوێ لەسەڵی جەناب بێت بەڕێزەکەم وەڵاهی کارە ئێمە کە لە پێنجێنین ئەمە خۆت لاوانێ خۆتان بە دوواداتونێکتان کردبێ وەکو خۆمان خەڵکی پێنجێن بکات نازان بڵێمتی ڕۆژانە ئەم هەموو غازە بڕۆ ساحەیەک مانەیەمە لە باشماکە ئێستا بڕۆ ئەگەر تەفسیرێکی حەزت لەوانەیە مەم هەزار تەنکەر غاز و نەوەد وەساوە کێ بۆ مەرزی ئەچێتە ئێران لەو بەرەوە کەسی نازانێت پارەکەی ئەگەڕێتەوە ناگەڕێتەوە ئەم داهاتوو ئەم بوجە بۆی گیفانی کێڕە بەغیری دوو بنەماڵە دیارۆکەیەکێکی کەس بەدەکەکە هەموو پارەیە بۆ بنەماڵی جەرا تاڵەبانی و بەغێری ئەوان بۆ هیچ کەسێکی تر نیە پێت وایە لە چارەسەرکردنی گرفتی هاوڵاتیان خەرج ناکرێت سەرف ناکرێت ناوبزوتنەوەی گۆڕانیش بێدەنگە من پێم وایە ئەو خەڵکانە کە ئیسە ناوبزوتنەوەی گۆڕانان سوودمەندن لەو شتە بەڵام کاک فەرمان چارەسەر چی ئێمە دەبێت چۆن چارەسەریم گرفتانە بکەین حکومەت دەبێت چۆن چارەسەریم گرفتانە بکات چارەسەر لای تۆیەکی هاوڵاتی چییە؟ چارەسەر حکومەت هیچ شتێکمان لێ بەنای حکومەتێمە حکومەت ناتوانێت نە حکومەتمان هەیە نەبوونیشی هەیە ئەمە دوو بنەمەڵەیە دوو خێڵن بەڵێ سوپاس بۆ کاک فەرمان کاک فەرمان سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک دیدارمان لەگەڵە لە بازیانەوە فەرموو کاک دیدار کاک دیدارم کاتت باش کاک دیدار بەداخەوە پێم وا بێت پەیوەندیەکەی کاک دیدار کۆتایی پێ هات ئەوە هەڵەبجەی دەڵێت نەخێر ناتوانێت چارەسەری بکات ئیبراهیم کوردی دەڵێ حکومەت با سەر با کێشەکانی خۆی چارەسەر بکات جا کێشەی خەڵک چارەسەر بکات سۆزان جەمال دەڵێ حکومەتێک بوونی نییە تاوەکو کێشەکان چارەسەر بکات کاک هەڵۆمان لەگەڵەوە لە سێزاتەوە فەرموو کاک هەڵۆ ئەم کاتەوە باش باشتر بۆ بەڕێزی کاک هەڵۆ کاک هەڵۆم کاتت باش وەڵا من دەستخۆشی لە پارتیوێکی یەکەم ئەم میلەتە شایانیەوەن ئەم میلەتە شایانیەوەیە نەنەوتیان بدرێتێ نەمەعاشیان بدرێتێ بۆ کاک هەڵۆ چی وایە لە جەناب کردوەوەم تەسەورەت لا دروست بێت کاک هەڵۆ کاک هەڵۆ گەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس بکەیت بەڵێ ئەگەر بکرێت کاک هەڵۆ دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس بکەیت بۆ باشی گوێم لە سەڵی جەناب بدوێت کاک هەڵۆ چی وای لە تۆ کردووەم تەسەورەت لا دروست بێت کە حکومەت پێت باش بێت کە حکومەت موچە یاخود نەوت بەسەر هاوڵاتیان دابەش نەکات و گرفتەکان چارەسەر نەکات کاکە گیانم حکومەتە میلەتی خۆی باشە ناسی ئەوە جانێک کەرکووکیان فرۆش دوست خۆمات و فرۆشرا بە بۆنێم ڕفراندۆمە گویان لە کەس نەگەر ئیساش خەڵک هەر چەپڵیان بۆ لێە باوەڕکە ئیساش خەڵک لەسەر پشتوانە ئامادەیە یەکتری بکوژێت زۆر سەیرە ینی تا دوێنێ بووکاتەوەکو خۆوەکو یەگرتو ئەو کاتێ یەگرتو لە بەرەوە بەستۆ نابوو یەگرتو کۆمەڵ بسوودنەوەی گۆڕان و شوام سەفاهات لەسەر خەلایان و خەڵکی نەهاوار کاکە ئەمانە بافیان ئەمانە بەسپارێ خەڵکە خۆن کاکە ئەمانە درا و درۆیان پێ واز دەمانە بێنە خەڵک وازی لێ نایێنە کاکە خەڵک واز دەمانە نایێنێ ئەینا ئەوان وازیان لە خەڵک هێناوە ئیسا کاکە هەچ کەسێک هەڵەتێ لە سلێمانیا حیز بێدانێت لە بەرژەوەندی پارتی من بڕیار مام سپاس بۆ کاک هەڵۆ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هەڵۆ وەستا محەممەدمان لەگەڵا کاک محەممەدەم کاتت باش السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك محمد. جوني بلا برزكم زور سپاس دەکەم زۆر سپاس. هەر لێرەوە سەڵاو و ڕۆژی کارمەدان و جەنابتم هەیە. زۆر سپاس کاک محەممەد بەناوی ئەوانیشەوە سپاس دەکەین. سپاس دەکەم چای مامۆستا عەلی ماز دەکەم. زۆر سپاس. ناوی جەنابەت؟ محەممەد. کاک محەممەد. بەڵێ. ئێستا مەسەلەن تو تەمەنت گەنجە ئەگەر ئێستا نوێژێ نەکەی و ڕۆژ وێ نەگری و ئیتاعای مزگەوتێ نەکەی و ئەهلی مزگەوت نەبی کاتێکە کەوتێ شەقان و کەوتێ گۆچانی پێ دەکرێت بە ئاخەڵ. بەڵێ. نەخێر کاک محەممەد بەڵێ. ئێدە وەڵای حکومەتەکەی مەئی وافلیش بووە تا دەچن لە بۆ بکە وەڵای لەرزوو بووە وەڵای شەقەی دەبن پیریدا گۆچانی پێ بەلا ئەتو بگە بە
پێ دوای ناتوانێت ئەم گرفتانە چارەسەر بکات دەبواە پێشتر چارەسەریم گرفتاری بکردایە ئەدی کاکە وەنیە بڵێ لێمانەوە تازە ناکرێت کاکە پێش ناکە ئەوانە فلیش بوون پیا بەفرجی چی پێ دەکرێت بڵێ والله بۆتە کەمەندام هەم لە دەستان هەم لە زمانی هەم لە داخان هەم لە سیاسەتێکی دەولی هەم لە سیاسەتی ژوورێەوە و کاکە چیناتی نەماوە سزماتی نەماوە دۆستاتی نەماوە کورداتی نەماوە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ وەستا محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت ئەرمەدان دووبارە چای مامە سەعالی ماڵ زۆر سپاس کاک محەممەد محەممەدمان لەگەڵ لەو لێرە فەرم کاک محەممەد پێم وابێت پەیوەندێکی کاک محەممەد کۆتایی بێهات بەڕێزان ئەمەی گوێبیستی بوون ڕێی هاوڵاتیان بوو کە وەکو وتمان بێئومێدن زۆر بێئومێدێکی زۆریان پێ و دیارە لەوەی کە حکومەت نەیتوانێت چارەسەری ئەم گرفتارە بکات وەستا محەممەد لە چاوەقڕنەوە باسی لەوە کرد کە حکومەت دەبوایە پێشتر لە ماوەی ئەم تەمەنەیەکێتی لە ماوەی ئەم 26 ساڵەیە بتوانایە چارەسەری بەشێک لە گرفتەکانی بکردایە بۆی کە بیتوانێت ئێستا کاریگەری گەورەتر دابنێ و چارەسەری گەورەتر بکات نتوانێت هیچ کێشەیەک نتوانێت بەرەوەکی بێ بدرێت و ڕێگەی لێ بگرێت کاگالانمان لەگەڵ لە شارە زورەوە فەرموو کاگالان زۆر سپاس کاگالان سپاسی تەمەنەکەتان دەکەم کە ئایا حکومەت دەتوانێت گرفتی هاوڵاتان چارەسەر بکات بەڕاستی چاو حکومەت خۆی لە ئێستا هیچ بوونێکی نییە و هیچ صفات و مواصفاتێکی حکومەتی تیان نییە حکومەت بەچی چارەسەری خەڵک بکات بە موچە بە نەوت بە ئاو بە کارەبا بە پێداویستە زۆر سەرەتاییەکان کرد لە هیچ وڵاتێکا ئەوانە بە پێداویستی سەرەتایی دادێت کە لە مواصفاتی هەر هەرێمێک و هەر وڵاتێکا دێت بەڵام بەداخەوە بە هیچ شێوەیەک ناتوانێت گرفتی هاوڵاتیان چارەسەر بکات ئەو سازی هۆکاری چی ناتوانێت گرفتی هاوڵاتیانی چارەسەر بکات ئێستا هەر بەتەمای ئەو چارەکە موچەش نەماوین نازانم خەڵک بۆچی هیچ قسە و هیچ هەڵێسێکی نییە چارەسەر چیە کاک ئالان والله هیچ چارەسەر ئەوەیە یا خەڵک خۆی یەکلایی بکاتەوە یا حکومەت خۆی یەکلایی بکاتەوە ئیتر نازانم بەغاش ئەوەتانێ خۆی لێکردین بە ئەمریکا ئەو بەغایی کە خۆی تووشی هەزار هەموو وڵاتی ئێمە ئیسا بە هیچ شێوەیەک بەغای گوێشی لێ ناگرێ و هیچ ئەنجامێک و هیچ شتێکی باش بەدی ناگرین بەڵێ سپاس بۆ کاگەلان سپاس بۆ پەیوەندیەکەت کاگەلان کە لە شارە زورەوە لەگەڵمانە بووی بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پێم تیڤی سەرنج بۆ چونوتی بیدیەکانتان پێش دەستپێکی بەرنامە ئێمەتەوەر بەرنامە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دادەنێن ئێوە دەتوان بە سەرنج بۆ چونوتی بینیەکانتان بەرنامەکەمان بێگومان دەوڵەمەندتر بکەین واروات دوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەیە پەیوەندیمان پێوە بکەن پێکەوە گفتگوی ئەم بابەتە ئەم تەوەرە بکەین کاک عوسمانمان لەگەڵا دەربەنیخانەوە فەرموو کاک عوسمان زۆر سپاس دەکەم کاک عوسمان کاک عوسمان کاک عوسمان پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکات بەڵێ بەردەوامە کاک کاک عوسمان کاک عوسمان بەردەوام بە بڵێ کاک عوسمان پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەری گرفتی هاوڵاتیان ناکات کە ئێستا بۆ چونە هەیە پێی وایە کە حکومەت خۆی چارەسەری ناکات یعنی پێت وایە چارەسەری ئەم گرفتانە ئەبێت میلەتێکی عەدالەتمان هەبێت حکومەتێکی عەدالەت ببوورە بەڵێ حکومەت نەماوە بەڵێ حکومەت ئەو حکومەتێکەوە عەدالەت بتوانێت چارەسەری کێشەی هاوڵاتیان بکات بەڵێ سپاس بۆ کاک عوسمان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەلاحمان لەگەڵا فەرموو کاک سەلاح سلام علیکم برادرم کاتۆ باش کاک سەلاح زۆر سپاس دەکەم زۆر نابوو وەڵی من پێم وایە حکومەتێکمان هەیە باوەڕ ناکەم لە هیچ وڵاتێکا حکومەتی وا چاک و ڕێک و پێک هەبێت لەبەرەوەی ئەم حکومەتە ئەگەر ئەم میلەتە بەزە حکومەتی قابل یعنی من عەجیبم لێ لەو خەڵکی هەرێکە و بۆ خۆی گلەیەکە وەڕلێ ئەم حکومەتە بەعەمەل لا حکومەتە ئیدەکاکە تاکەی گلەی هەتاکەی قسەکردن ئەم حکومەتە سوور ئەزانێت کە ئەم میلەتە غێری قسەکردن و غێری گلەی هیچ ئیدری نییە
ئێجا تەواو مەزەنیە میلەدی بۆ دەرکەوتۆ کە باویشانە بۆیە بە ئارەزوی خۆی پێی درێژ کردووە موچە نادا کەس قسە ناکات نەوت نییە کەس قسە ناکات کارەبا نییە کەس قسە ناکات ئاو نییە کەس قسە ناکات کورە دنیای وێرانکە کەس قسە ناکات ڕۆژنامە نووس دەکوژێت کەس قسە ناکات کەناڵە سوودێنرێ کەس قسە ناکات ئێش بە ئارەزوی خۆی وەزنی میلەتەکەی بۆ دەرکەوتۆ کە باویشانە ئەوە تر بۆیە بە ئارەزوی خۆی پێی درێژ کردو کەس گوێی لەوە نێتە چی ڕوادا چی ڕوونادا لە ساڵ جاودوی خاچی هەرێمی کوردستانیان خۆشت کاکە تا ئێستا کەسێ پرسیارێکی لەگەڵا کردن ئەوەتە وەزیرەکەمان دوو مانگە ڕۆشتۆ کە ئێستاش دوای دوو مانگە هاتوتەوە بە مەرج و بەهی ناتۆتەوە بۆ ناو حکوومەتەکە سەرچاوەی هەموو حکوومەتە ئەم ئاشی هەورانیە جا گەرمەجانمە یەک پرسیاری باسی دمێ لە جەنابووی تەنها ئەوە نەم هەیە یەک پرسیار لە ڕێگەڕێم کەناڵی جەنابدانەوە بۆ سەرۆکی دەستگای مینم من کارمەندێکی دەستگای مینم ئەگەر بتوانێت ڕوونکردنەوەیەکمان بداتێ بۆ ئەوی بزانین ئێمە بۆ ساڵی داهاتوو مەسیرمان بەرەوکی وەڕا لەبەر ئێمە کۆمەڵە کارمەندی گرێبەستین ئەو پەیامەمان بگەین زۆر زۆر مەمنونی جەنابدانەبی. بەڵێ سوپاس بۆ کاک سەلاح سوپاس بۆ پەیوەندیەکەیت. کاک نەسەدیمان لەگەڵا لە ناحیەی ڕزگاریەوە فەرموو کاک نەسەدی. السلام علیکم کاک محەممەد گیان. عەلەیکم السلام و رەحمەتوڵڵا کاک نەسەدی. بەڕێزی برای عەزیزی زۆر سوپاس دەکەم. قوربانتم بەڕێزی بۆ بەرنامە جوانت. زۆر سوپاس کاک نەسەدی بەڕێز. تۆرەکە لەسەر چییە کاک محەممەد گیان؟ کاک نەسەدین پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چارەسەری گرفتەکان بکات؟ چارەسەر چۆن دەکات؟ ئەو لە 2002 لە کارەبا چارنیم حکوومەتە ماڵاوای بکە. بەڵێ. ئەمە بەرنامە گیانە ئەوان هەن لەوەر پارە و پولەکەی خۆیانە. بەڵێ. بەڵام ئێمە لە کوردستانە بەس عەلی حەمەداڵ و کاک سۆران حمد شکەوین بەوخوا بەس ئەوان داخۆشی بکەن و ئەم دزانە کڕینکەن. بەس معسەف بۆ یەکگردوو بۆ معسەف بۆ کۆمەڵ و گۆڕان دەرگای گفتوگویان لێدانا چۆن دەرگای لێدا ئیتر چی کە باریان لارە تێن بۆ لایەن تا باریان لارە بۆ نێهاتن. زۆر باشە کاک نەسرەدین ینی پێ دوایە چارەسەر چییە؟ جەناب دۆک و هاوڵاتیەک چی بە چارەسەری ئەم دۆخە ئەم گرفتانە زانیت؟ یانی ئەمە گرفتانەی هاوڵاتیان پێویستیان بە چارەسەرە. چارەسەر لای کێ دەبێت چارەسەر کات؟ چی ئەو چارەسەرە؟ ئێمە وتمان کێشە دروستەی باری فرادۆم دەکەین ئەوەی وایە هەرێ نەخێرخاین و خۆفرۆشە ئەوان بەڵام لای نیمەی خاکی کوردستان لە دەست دێناوە ئیتر خۆیان بە خۆیان نایەخاین ئەوایە ماوایە بکدایە خوێنی شەیدەکانەیە چی لێگەڵ داعاشە شەڕ کرا چی لێ هات کاک محەممەد گیان ئەمانە وڵاتیان پێ بەڕێوە ناوریێ ئەمانە ماسییان و کۆمپانیاچی و نەفتۆشن ئەمانە ئیتر پارۆپور خۆیان قایم کردە دەربەز نایەت ئیتر هەرچی بەسەراتێت دەستخۆشی بەرنامەکە لێم کاک محەممەد گیان. زۆر سپاس بۆ کاک نەسەرین سپاس بۆ تۆ کاک نەسەرین کە توانیت بازادانە بۆ چوونەکانی خۆت بڵێ کاک محەممەدمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد. کاک محەممەد ئەم کاتە باش. زۆر سپاس. وڵای حکوومەتی ئێمە هیچ حکوومەتمان نییە. بەڵێ. حکوومەت هەر لە دزی ئازایە ئێستا لە 24 دزی دەکات. ئێستا بنەماڵەی بارزانی 400 میلیارد دۆلاری هەیە لە دەوڵەتان. کاک محەممەد ئەگەر بکرێت ناوی کیش کەسێک هیچ لایەنێک نێنی یعنی پێ دوایە حکوومەت زۆر باش کاک محەممەد کاک محەممەد پێ دوایە حکوومەت دەتوانێت چارەسەری گرفتی تۆی هاوڵاتی بکات؟ بەڵێ بەڵێ سەرۆکی حکوومەت 200 میلیارد دۆلاری هەیە بەنداهاتی خۆی چاکداری چۆن بەدەست دەکرێت چۆن ئەوانە ئێستا من بۆ خۆم دز بم چۆن بە کوڕەکەم برێم دزیمەکە کوڕەکەشم حکوومەت بۆ خۆی دزا خەڵک چۆن دزی ناکە لۆرە بەرپرسێکم بۆ بێنەوە لەو کوردستانە دز نەبێ بەرپرسێکم بۆ بێنەوە دز نەبێ بێلاو مەزرعی نەبێ بەرپرسێکم بۆ بێنەوە بێلاو مەزرعە مۆنیکای نەبێ لە کوردستان لێ خۆکرێکاریان نەکردوە کاکە ئەوانە ئەو بە دزی کردویانە. سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ تۆ کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان بوو کاک محەممەدمان لەگەڵا لە کەرکووکەوە فەرموو کاک محەممەد. السلام علیکم. عەلەیکم السلام ورحمەتوڵڵا کاک محەممەد. دەستخۆشی لە خۆتانی لە کەناڵە جوانەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەم کاک محەممەد. کاکە بنسبەتی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچەی خەڵکی کوردستان دابین بکە. بەڵێ. باسی ئەوەیە چۆن کە بۆ جوونێکی تازە بۆ دەمشاوێکی تازە بەشکم ئەم خەڵکە بەڕێوە بزەن. بەڵێ. زۆر بەداخەوە بۆ ئەو حزبانەی کە دەنگا بە ڕێفراندۆم داودوان هیچ هەوێستێکی شەرمرانەیانێ بە تایبەتی یەکجوردوو وتیان ئێرە بچینە ناو بەلەمە کارا بکەینەوە وەرتی خەڵک چاک دەکەینەوە ئەوە دوو مادە موچیان بە خەڵک نەداوە. بەڵێ. اینجا داوا لە خەڵکی کوردستان دەکەم
بە هەموو لایەنێکەوە لەم حیزبانە قبول مەکەن ئەمانە لژی فەقیرن درۆ لەگەڵ خەڵکی کوردستان دەکەن هیوای سەرکەوتن بۆ کەناڵەکەتان و بۆ خۆت و کارمەندەکانتان هەمووی دەخوازم. زۆر سپاس بۆ کاک محەممەد، سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک محەممەدمان لەگەڵە لە سلێمانیەوە. خۆم کاک محەممەد. کاک محەممەد کۆتابییان باشی زۆر سپاس دەکەم. وازە چۆنە؟ زۆر سپاس. سپاس دەکەم بۆ فەرەندێکەکەوەتان گرت. براکەم ئێمە چاوەڕێت چی لەم حکومەتە، یعنی بەڕاستی کاکەی خەڵکی فەقیر وەژات چاوەڕێ ئەم حکومەتە ئەمڕۆ ئەم خەڵکە تا ئێستا کۆمەڵێک کرێکاری داماوی ئەم شارانە هەیە کە تەنانەت پەنا دەبەنە بەر بە پستەکان و کەسێک نییە وەریان گرێ. ئەمان چەندین کۆمپانیان دروست کردووە لە شارەکاندا و لە دەچن بنگلاشی و نازانم چی و چی دێنە وڵاتەکەتەوانێ و ئەو پارەی کە لێرەش پێدای دەکەن بە بەکتەچینیەکان و بە هەموویەوە ئەچێتەوە وڵات پارەکەی تۆ دەچێتەوە دەرەوەی وڵات و فەقیرەکەی تۆدا نامەزرێنە پارەکە لە ناو خۆتا سەرف بێتەوە. چاکسازی چیەکە؟ کام چاکسازیە؟ یعنی دەزە بە هەزاران فەقیر وەژارەیە لەسەر جارەکان لە سوورێتەوە تەنانەت فڕاشەکەی پێوەڕا نابینن، تەنانەت وەک تۆ 400 هەزارە دەی بە کابراج بنگلاشی تێناوە خۆڵ بپاگەر بۆ نایدەی بە فەقیرەکەی خۆت و 600 بیتی لە وڵاتەکەی خۆتا سەرف کرێتەوە. کابرا هەر هەموو وڵاتەکان بە فەقەتی تازەهێنا تازە کە تۆ لە فەقیرەکەی خۆتەوە دەستپێنەکەیتەوە کام وڵاتە کام چاکسازیە؟ یعنی تۆ وەرە ئاورێکی خۆ حەسەن من زۆر باشە کاک محەممەد. کاک محەممەد لەگەڵ هەموو ئەم ناڕزایانی کە جەرابەت و هاوڵاتیانی دیکە باسییان کرد، یعنی چارەسەر چیە؟ چۆن دەبێت چارەسەرم گرفتانە بکرێت؟ کێ دەبێت چارەسەری بکات؟ یعنی ئەم گرفتانەی ئێمە کاکە ئەزانی چۆنە ئەوان شتەکانیان لە ئێمە نە دۆستێک، ئێمە تورکیان بە دۆستزانی دۆستمان نییە، ئێرانیان بە دۆستزانی دۆستمان نییە، چ وڵاتێک دۆستی کوردەکەوان پەنایان بۆ برد. ئەوان ئەبێ پەنابرنەوە بۆ سەر میلەتەکەی خۆیان بگەڕێنەوە بۆ ناو شعبەکەی خۆیان بۆ ناو میلەتەکەی خۆیان ئەمجا دەبێت پەنابەری تۆ کە خەڵکەکەی خۆتت بۆ پەیوەندیەکەت. کاک محەممەد کۆتا پەیوەندی بوو. بەڕێزان بەم شێوە ژاتینە کۆتایی بەرنامەیەم جارمە تا بەرنامەیەکی دیکە و بێ گەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.